سڵاو خوێندکارانی خۆشەویست، هیوادارم هەموو لایەکتان باش بن. پۆلینۆ ئەچینە سەر لاپەڕە 163 مێنوێژینی بابان. مێنوێژینی بابان لە ساڵی 1649 بۆ 1850 لە بنەڕەتدا بە ناوی فەقی ئەحمەدی دارشمانەوە دامەزراوە کە مێنوێژینەکەی لە قەزای پشدەر قەڵاتزێ لە گوندی دارشمانە دامەزراوە. لە ساڵی 1686 بەدواوە بەهێز بوو، دواییش دەسەڵاتی گرتوۆتە دەست. لە نیوەی یەکەمی سەدەی 18دا مێنوێژینی بابان لە ڕووی سیاسیەوە و دژی دەوڵەتی عوسمانی ڕۆڵێکی زۆر گرنگی بینیەوە. ئەویش دەگەڕێتەوە بۆ بوونی دەسەڵات و هێزی سەربازی مێنوێژینی بابان. دەسەڵاتی مێنوێژینی بابان دەگەڕێتەوە بۆ 300 ساڵێک لەمەوبەر. ئەم مێنوێژینە ئەکەوێتە ناوچەی سلێمانیەوە لە باشووری مێنوێژینی سۆران، تاوەکو بەشێکیش لە ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە. لە ڕۆژئاواشەوە تەواوی ناوچەی کەرکووک دەگرێتەوە. بەشێکی ناوچەی شارە زۆر لە ژێر دەسەڵاتی مێنوێژینی باباندا. پایتەختی مێنوێژینی بابان قەڵاچواران بووە، دوای ئەوەی دادوەری گوندی مەڵکەندی بووە. ئیبراهیم پاشا بە ناوی سلێمان پاشاوە لە ساڵی 1784دا دەستی بە دروستکردنی شارێک کردو و ناوی ناوە سلێمانی و کردوێتی بە پایتەختی مێنوێژینی بابان. لە سەردەمی مێنوێژینی باباندا گیرۆگرفتی ناوخۆیی زۆر بوو. ئەمە زۆر کاری کردە سەر بێهێزی و لاوازکردنی ئەم مێنوێژینە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە عوسمانی و ئێرانی بەپێی ڕێکەوتنامەی پەیمانی قەسری شیرین مێنوێژینی بابانیان لە نێو خۆیاندا بەش کرد. ئیتر لە دوای ئەوەش مێنوێژینی بابان جارێ دەکەوێتە ژێردەستی عوسمانی و جارێکی تریش ژێردەستی ئێران. لە سەردەمی میر عەبدوڕەحمان پاشادا جارێکی تریش مێنوێژینی بابان بەهێز ئەبێتەوە. سەربەخۆیی خۆی ڕائەگەیەنێت. عوسمانیەکان لە ساڵی 1822دا بە لەشکرێکی زۆر بەهێز و لەژێر سەرکردایەتی مامەد پاشادا خۆیدا هێرشی بردە سەر سلێمانی کە پایتەختی مێنوێژینی بابانە. نزیکەی 500 کەس لە لەشکری عوسمانی ئەکوژن. مێژووی حکومدارانی بابان. بابان بنەماڵەیەکی دێرینە. ساڵی 1950 لە باسی کورددا ئەیانباتەوە بۆ سەردەمایەکی زۆر کۆن. هەروەها کتێبی تاریخ و جوگرافیەی کوردستان محمود پاشا کوڕی خالید پاشا لە ساڵی 1781 واتە پێش دروستکردنی شاری سلێمانی بە 3 ساڵ هات. پازگا مەخفەرێکی لەسەر گردی قشڵەی شاری سلێمانی دروست کرد. ئەویش بەو نیازەی قەڵاچوالان بگوێزێتەوە بۆ ئەم شوێنەی ئێستای سلێمانی. هەروە یەکێک لە ناودارەکانی تر برایم پاشای بابانە کە لە ساڵی 1199 بۆ 1784 زاینی شاری سلێمانی دروست کردووە. لەگەڵ بنیاندانی شارەکەدا مزگەوتی گەورە، مزگەوتی تەکیەی دروست کردووە. شەقام و گەڕەکی برایم پاشای ئێستای لە ڕۆژهەڵاتی شاری سلێمانی بە ناوی ئەم میرەوەیە. هەروەها ئەوڕەحمان پاشای بابان لە ساڵی 1789 بۆ 1813 نزیکەی 24 ساڵ حکمی کرد. ڕوویان لێنا بە بێبەوانی بەغدا. لە وەڵامدا وتی قومێک لە بەفراوی کوێستانەکانی وڵاتەکەم بە هەموو موڵکی عوسمانی ناگۆڕمەوە، بەڵکو هەندێک جار لەسەر قسەی ئەم والیە بەغدادا ئەنرا. مزگەوتی سەی حەسەن شێخ بابە عەلی قەرەداغی دروست کردووە لە دەربەندی بازیاندا. بەرگری دژی لەشکری عوسمانیەکان کردووە. بۆیە
پارێزگاری سلێمانی بەڕێزدانە ئەحمەد مەجید بڕیاری دروستکردنی هەیکەلی بۆدا لەگەڵ بنیاندانەوەی دیوارەکانی دەربەند کە ئەوڕەحمان پاشا کاتی خۆی بۆ بەرگری لە وڵات دروستی کردبوو. هەروەها سلێمان پاشای کوڕی ئەوڕەحمان پاشامان هەیە کە لە ساڵی 1838 یەکێکە لە میرە بەناوبانگەکانی بابان. دوای وەفاتی لە گردی سەیوان شێخ معرفی نۆدێ دوای وەفاتی لە پاڵ ئەو گومەزەدا نێژراوە کەچی گۆمەزەکە بە ناوی شێخ معرفەوە ناو ئەنرێت تا لەم دواییەدا وەزارەتی ئەوقاف گومەزی لەسەر گۆڕی شێخ معرف بنیاننا. ئەم سلێمان پاشایە باپیرەی عەزمی بەگی بابانە. ئەم پیاوە بناغەی سەرای شاری سلێمانی دەئەنێت. ئەحمەد پاشای کوڕی سلێمان پاشا لە ساڵی 1839 بۆ 1850 جوامیری بابان و ئازاترین ڕۆڵەی کورد بوو. لەشکری بە وتەی ئەوڕۆژکارە عەیری لە سەرچناردا مەزرا. پسپۆڕی لە فەڕەنساوە هێناوە بۆ ڕێکخستنی سوپاکەی. ئەمە عوسمانیەکانی ئاگادار کردەوە لەگەڵ چەند هۆیەکی سەرەکی تردا. عوسمانیەکانی پاڵ پێوەنا تا کۆتایی بە مێرنشینی بابان لە شاری سلێمانی بهێن. ئەحمەد پاشا برا بۆ ئەستەمبول لەوێوە کرا بە والی یەمەن 14 ساڵ بە والی لە یەمەن مایەوە. اینجا مێرنشینی بابان یینەوە سەر ناوەڕۆکەکەی ناو کتێبەکەی خۆتان. ئەوەی کە بۆم باسکردن هەمووی تا ڕادێک لە کتێبەکەی خۆتانە هەیە و ئەوانی تر زانیاری دەرەکی بوون هیوادارم ئیسفادەیەکتان لێ کردبێ. بە وردی بۆتانە خوێنمەوە شتە گرنگەکان دیاری بکەن لەلای خۆتان پرسیار و وەڵامەکان دروست بکەن. مێرنشینی بابان لە کۆتاییەکانی سەدەی 15 زاینی لە ڕۆژهەڵاتی مێرنشینی سۆران مێرنشینێک بە ناوی بابان دەئەمەزرێت. ئەم مێرنشینە دوای ملکەچکردنی هەندێ ناوچە و هۆزی دەوروبەر بەرەو باشوور فراوانخوازی دەکات. ناوچەکانی شارباژێر، کەرکووک، کفری داگیر کرد. لەم مێرنشینەدا 4 بنەماڵە حوکمیان کرد تا لە کۆتاییەکانی سەدەی 16 هەڵوەشایە. لە ناوەڕاستی سەدەی 17 فەقێ ئەحمەدی دارەشمانە لە ناوچەی مەرگە و پشدەر سەر لە نوێ بناغە و مێرنشینی بابان دەئەمەزرێنێت. ئەمە بنەماڵی پێنجەمی بابانە کە تا ناوەڕاستی سەدەی 19 بەردەوام بوو. فەقێ ئەحمەد و نەوەکانی لە فراوانخوازی دەسەڵاتیان بەردەوام بوون تا ناوچەی ماوەت شارباژێر هەروە هۆزی بڵباس یان خستە ژێر قەڵەمڕەوی خۆیان. لە سەردەمی بابە سلێمان لە ساڵی 1669 بۆ 1699 دەسەڵاتی بابان دەگاتە ناوچەکانی شارەزور، قزەڵجە، سروچک هەروەها قەرداغ بازیان. لە دەوروبەری ساڵی 1607 قەڵاچوالانی کردە پایتەختی خۆی. دواتر بە هەوڵ و کۆشی بە کربەک لە ساڵی 1703 بۆ 1714 سنووری بابان زۆربەی ناوچەکانی نێوانزەی بچووک و زەی سیروانی گرتەوە. بەڵام هەر ئەو فراوانکردنە عوسمانیەکانی وروژان توانیان بە کربەک لەناو ببن. لە ساڵی 1721 خانە پاشا دەسەڵاتی گرتە دەست. سیاسەتێکی نوێی گرتە بەر و خۆی لە عوسمانیەکان نزیک کردەوە. ئەوە بوو لەم ماوەیەدا بەشداری گرنگی هەبوو لە هەڵمەتەکانی عوسمانی ئێرانی. بەم هۆیەوە دەسەڵاتی بابان بەهێزتر و فراوانتر بوو
تەنانەت بۆ ماوەیەک میرنشینی ئەردەڵانیشی گرتەوە. ماڵبەندەکانی میرایەتی لە بابان بزانین لەکوێ بوون. لە ئێران، لە مەریوان، سنا لە ساڵی 1396 زاینی لە کوردستانی عێراق، لە مەرگە تا ساڵی 1596 لە دارەشمانە. سەردەمی فەقی ئەحمەد و سلێمانی کوڕی لە سەردەمی 16هەمی زاینیدا. لە ماوەت قەڵای بەکراوە لە سەردەمی حکومڕایەتی بەکربەکی باباندا. بەکرەسوور لە ساڵی 1619 بۆ 1627دا، لە قەڵا چوالان لە ساڵی 1699 بۆ 1784، لە سلێمانی لە ساڵانی 1784 بۆ 1850. ناودارانی بابان لە کوردستانی ئێران: خانە پاشا ساڵی 1730 بۆ 1731 لە سنا نزیکەی 4 ساڵ دەست بەکار بووە. پیاوێکی بەناوبانگ بووە، مزگەوتێک و قوتابخانەیەکی نزیک قەڵای حکومەت دروست کردووە. تا نزیک هەمەدانی خستۆتە ژێر کێفی حکومیەوە. هەروەها بووداق سوڵتان کوڕی شێربەک لە ساڵی 1629 چۆتە سەر تەختی مێرنشینی و سابڵاغی کردوتە مەڵبەندی حکومی خۆی. پیاوێکی ژیر و خێرخواز بووە، دادپەروەر بووە. لە ساڵی 1668دا 3 بەندا و لەو سەرڕۆباری سابڵاغ لە دارەلک و بردی سوور دروست کردووە. هەر لەوێژ مزگەوتی سووری لە ساڵی 1678دا بنیادناوە. لە کوردستانی عێراق فەقی ئەحمەدی دارەشمانە باپیرە گەورەی زنجیرەی پێنجەمی بابانەکانە. لە دارەشمانەی ناوچەی پشدەرەوە سەری هەڵدا و چیرۆکی زۆرانبازێکی لەگەڵ کەیخانی کچی قەیسەری ڕووسیا هەیە. هەروەها بەکربەکمان هەیە، ناسراوە بە بەکرەسوور. دوای ساڵی 1703 بووە بە حاکمی بابان. لە سەردەمی ئەودا وڵات گەلێک پەرەیسەندووە. ئەو بوو کە جۆگەی بەکرەجۆی دروست کرد، خۆشی بە بێڵ و خاکەنازەوە وەک کرێکار ئیشی تیا کردووە. شاری بەکرەجۆش هەر بە ناوی ئەوەیە. گردی بەکراوای لای هەڵەبجەش بە ناوی ئەوەیە. هەروەها سلێمان پاشای گەورەی قەڵاچوالانمان هەیە لە خواترس، بەڵام گەلێک بە زەبروزەنگ بوو. 14 ساڵ حکمی کرد تا ساڵی 1761 مایەوە. لەلایەن فەقی ئیبراهیم ناوێکەوە کوژرا. شەڕی 12 سوارەی مەریوان لە کاتی فەرمانڕەوایی ئەم میرەدا لە ساڵی 1756 بۆ 1767 لە سەردەمی حکمی کەریمخانی زەندا بووە. سوارەکانیش ئەمانە بوون: بە سەرۆکایەتی سەلیم بەگی بابان ناودار بە سەلیم سێتەنگا، ئەکرەمی مەلا هەمزەی ئەفغانی، جوامێر ئاغای ڕەنگینە، میرانبەگی وەلەدبەگی، ئاغالی سوەیلی، فەراموزری زەنگەنە، سوار ئاغای بەلباسوو، مامن ئاغای میرەودەلی. ئەم 12 سوارە بەرەنگاری لەشکرێکی گەورەی ئێران بوونەوە لە دەشتی مەریواندا شکاندیان. ئەم پیاوە بەنیاز بوو قەڵاچوالان بگوازێتەوە، بەڵام فریان نەکەوت. اینجا میرنشینی بابان یینەوە سەر ناوەڕۆکەکەی ناو کتێبەکەی خۆتان. ئەوەی کە بۆم باسکردن هەمووی تا ڕادێک لە کتێبەکەی خۆتانە هەیە و ئەوانی تر زانیاری دەرەکی بوون. هیوادارم ئیسفادەیەکتان لێ کردبێ. بەوردی بۆتانە خوێنمەوە شتە گرنگەکان دیاری بکەن، لەلای خۆتان پرسیار و وەڵامەکان دروست بکەن. میرنشینی بابان لە کۆتاییەکانی سەدەی 15 زاینی لە ڕۆژهەڵاتی میرنشینی سۆران میرنشینێک بە ناوی بابان دەئەمەزرێت. ئەم میرنشینە دوای ملکەچکردنی هەندێ ناوچە و هۆزی دەوروبەر بەرەو باشوور فراوانخوازی دەکات. ناوچەکانی شارباژێر، کەرکووک، کفری داگیر کرد.
لەم میرنشینەدا 4 بنەماڵە حکمیان کرد تا لە کۆتاییەکانی سەدەی 16 هەڵوەشایە. لە ناوەڕاستی سەدەی 17 فەقێ ئەحمەدی دارەشمانە لە ناوچەی مەرگە و پشدەر سەر لە نوێ بناغە و میرنشینی بابان دەئەمەزرێنێت. ئەمە بنەماڵی 5ەمی بابانە کە تا ناوەڕاستی سەدەی 19 بەردەوام بوو. فەقێ ئەحمەد و نەوەکانی لە فراوانخوازی دەسەڵاتیان بەردەوام بوون تا ناوچەی ماوەت شارباژێر هەروە هۆزی بڵباس یان خستە ژێر قەڵەمڕەوی خۆیان. لە سەردەمی بابە سلێمان لە ساڵی 1669 بۆ 1699 دەسەڵاتی بابان دەگاتە ناوچەکانی شارە زور، قزەڵجە، سروچک، هەروەها قەرداغ بازیان. لە دەوروبەری ساڵی 1607 قەڵاچوالانی کردە پایتەختی خۆی. دواتر بە هەوڵ و کۆشی بە کربەک لە ساڵی 1703 بۆ 1714 سنووری بابان زۆربەی ناوچەکانی نێوانزەی بچووک و زەی سیروانی گرتەوە. بەڵام هەر ئەو فراوانکردنە عوسمانیەکانی وروژان توانیان بە کربەک لەناو ببن. لە ساڵی 1721 خانە پاشا دەسەڵاتی گرتە دەست. سیاسەتێکی نوێی گرتە بەر و خۆی لە عوسمانیەکان نزیک کردەوە. ئەوە بوو لەم ماوەیەدا بەشداری گرنگی هەبوو لە هەڵمەتەکانی عوسمانی ئێرانی. بەم هۆیەوە دەسەڵاتی بابان بەهێزتر و فراوانتر بوو. تەنانەت بۆ ماوەیەک میرنشینی ئەردەڵانیشی گرتەوە. و هەروەها میرانی بابان خاوەن هەڵوێست بوون چەندین جار لە پێناو پاراستنی بەرژەوەندی میرنشینەکان پەرەپێدانی میرنشینەکان دەسەڵاتیان ڕاپەڕینیان بەرپا کرد لە بەرامبەر دەوڵەتی عوسمانی وەستان. هەر ئەمەش وای کرد دەسەڵاتدارانی عوسمانی سەرباری بەکارهێنا پەنا ببەنە بەر دووبەرەکینانەوە لە نێو بنەماڵەی بابان. لە ئەنجامی ئەمەدا 2 دیاردا لە میرنشینەکەدا پەیدا دەبێت. یەکەم، ململانی میرەکانی بابان لەسەر دەسەڵات لە میرنشینەکەدا. دووەم، پەنابردنە بەر ئێران بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان، ئەماش ڕێگای بۆ دەستێوەردانی دەرەکی خۆش کرد. هەروەها بێگومان ئەم دیاردانە گیر و گرفتی زۆریان بۆ میرنشینەکە پەیدا دەکرد و ئارامیان لەناو دەبردن. سەرڕای ئەمەش میرنشینی بابان لە گەشەکردن نەدەکەوت. بەگشتی لە پەرەسەندندا بوو. ئەوە تا لە ساڵی 1764 سلێمان پاشای کوڕی خالید پاشا کە میری بابان بوو دەسەڵاتی بەسەر کۆیە، هەریر و پردێ و قەرحەسەن و زەنگاباد و بەدرە و جەسان و هەولێریشدا دەڕۆیشت. لە سەردەمی ئیبراهیم پاشای بابانیشدا کارێکی شارستانی گرنگ کرا کاتێ لە ساڵی 1784 لە نزیک گوندی مەڵکەندی شاری سلێمانی بنیاندنرا. ئەوە بوو کۆشک و سەرای میری مزگەوت و گەرما و بازار و چەند خانوویەکی لێ دروستکرا. هەر لەم ساڵەدا دام و دەستگاکانی میرایەتی لە قەڵاچوالانەوە بۆ ئەم شوارە گوازرایەوە، کرایە پایتەختی میرنشینەکە. زۆری نەبرد. سلێمانی بووە مەڵبەندێکی کارگێڕی و ئابووری و ڕۆشنبیری گرنگ لە کوردستاندا. هەروەها لەم ماوەیەدا بابان لە هەموو میرنشینەکانی تری باشووری کوردستان بەهێز و بەتواناتر بوو. بۆیە زۆر جار پێی دەگوترا حکومەتی کوردستان. ئەم بەهێزیە لە سەردەمی عەبدوڕەحمان پاشادا لەو پەڕیدا بوو. تەنانەت میری ناوبراو لە ساڵی 1810 زاینی
ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە لادانی سلێمان پاشای بچووک و دانانی عەبدوڵڵا پاشا لە پۆستی ویلایەتی بەغدا. عەبدوڕەحمان پاشا لە ساڵانی 1789 بۆ 1813 بە پچڕی حکومی کردووە لە میرە هەرە بەناوبانگەکانی بابانە. بەردەوام هەوڵی سەربەخۆیی داوە. لەم پێناوەشدا 2 جار لە دەربەندی بازیان لە ڕووی هێزەکانی بەغدا وەستاوەتەوە. بەڵام بەهۆی ناپاکی خالیدی پاشای ئامۆزای سەرنەکەوت. لە جاری سێمیش لە ساڵی 1812 لە جەنگی کفری ڕۆبەڕووی لەشکرێکی گەورەی بەغدا بووە. بەڵام ئەم جارەش ئاواتەکانی نەهاتە دی. هەروەها لە کۆتاییدا دەبێ ئەوە بزانین کە لە میێنشینی باباندا بەردی بناغی زمانی نووسینی کوردی دانرا. هەروەها شعری کوردی گەیشتە لووتکە. باسی کۆتایی هاتنی سەردەمی میێنشینەکانەکەین. لە کۆتاییەکانی سەدەی 18دا دەوڵەتی عوسمانی گەیشتە بارودۆخێکی ناهەموار لە هەموو لایەنەکانی سیاسی، سەربازی، کارگێڕی، ئابووری. بۆیە لەو ماوەیەدا سەردەمێک دەستی پێکرد کە بە سەردەمی چاکسازی ناو دەبرێت. لە مێژووی عوسمانیدا کە تیایدا هەوڵی چارەسەرکردنی ئەو ناهەمواریانە و پەرەپێدانی دەوڵەت دەدرا لە هەموو بوارێک. لەبەر ئەوەی لایەنی کارگێڕژیەکێک بوو لەو بوارانە، بۆیە سوڵتان مەحموودی دووەم لە ساڵی 1808 بۆ 1839 بڕیاردرا دەسەڵات و قەوارە خۆماڵیەکان لە هەموو دەفەرێکی دەوڵەتدا لەناوبەرێت. ڕاستەوخۆ سەر بە دەسەڵاتی ناوەندی بن لە پایتەخت. لەم ڕێگەیەش بڕیار و هەنگاوەکانی تر لەو دەفەرانە بسەپێنرێ، بە تایبەتی زیادکردنی باج و ڕاپێچکردنی پیاوەکان ئەم دەفەرانە بۆ خزمەتی سەربازی. ئەم هەنگاوەش لە کوردستاندا مانای پێشێلکردن و ڕەتکردنەوەی ڕێکەوتنامەی کوردی و عوسمانی دەگەیەنێت. بۆیە لەم ناوچانە بڕیارەکە وا بە ئاسانی جێبەجێ نەکرا، چونکە کوردەکان کە زەدەها ساڵ بوو سەربەست بوون، خاوەنی میێنشین و دەسەڵاتی خۆیان بوون، ئامادە بوون بەرگری بکەن و دەستبەرداری ئەو ماف و دەستکەوتانە نەبن کە دەوڵەتی عوسمانی لە بنەڕەتدا دانی پێدادەنا. بەم پێیە ئەم دەسەڵاتانەی کورد ڕەسمی بوون، جیاواز بوون لەگەڵ ناوچەکانی تری دەوڵەت کە بەدەست بە سەرداگرتن و قەوارەی سیاسیان تێدا هەڵکەوت بوو. بۆیە لە کوردستان چەندین ڕاپەڕین بەرپا بوو.